بە جۆرەی ڕاگەیەنراوێکی قایمقامەتی قەزای چەمچەماڵ کە هەشتیە مانگە بەڵاو کراوەتەوە لەبەر پێویستی دوکاندار و میوانانی شارەکە لیژنەی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە چەمچەماڵ بڕیارانداوە بەکردنەوەی دەرگای سێ مزگەوتی نزیک ناوەندی بازاڕی چەمچەماڵ ئەوەش بە مەبەستی بەکارهێنانی تەوالێت و دەست شۆرەکانی لەبەر پێویستی خەڵکو و پیشەوەران و هاوڵاتیان لیژنەی باڵای ڕوبەڕوونەوەی ڤایرۆسی کۆرۆنەکە بە سەرپەرشی قایمقامەتی قەزای چەمچەماڵە بڕیارێندا چەند مزگەوتێک کە دەکەوێتە چەقی شارەوە یەک دوو مزگەوتانە لەبەر پێداویستی هاوڵاتیان ئەو مزگەوتانە تەنها بۆ حاڵەتی پێداویستی تایبەتی خۆیان بەکاریبێن و یارەکەی ئیدارەی قەزاکە و لیژنەی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هەرزوو کاردانەوەی جیاوازی بەدوای خۆی داهێنا و بەشێک لە هاوڵاتیان و کاسبکاران لایەن وایە دەبوو لە پێناو سەلامەتی گشتی بڕیاری داخستنی دەرگای مزگەوتەکان بەسەر سەرجەم مزگەوتەکاندا جێبەجێ بکرایە هەندێکی تریشان بەتەنزەوە لە تۆڕە کۆمەڵایەتەکان بەڵاویان کردبەوە کە مزگەوتەکان بۆ نوێژی بە کۆمەڵ قەدەغە کراوە و بۆ تەوالەتەکانیان کراون ئەم نەخۆشیە ئەمە تیرۆرێکی جیهانیە و دەوڵەمەند و فەقیر ناناسێ و مسلمان و نامسلمان ناناسێ ئەو جۆرەکردنەوەی مزگەوتانەوە لە شێوازی تەوالێت و سەرئاوەکانی پێما بستە چاوەیەکە بۆ نەخۆشی من پێما بێ دا بخرێ باشترە و هیوادارم ئەم قسەیە سەرم نەکەوێت لە ڕووی دینیەکەوە ئەمە باوەڕمان بە خوا پێغەمبەری خوا هەست پاش دوو ڕۆژ لە بەڵاوکردنەوەی بڕیاریکردنەوەی ئەو چەند مزگەوتە بەڕێوەبەری ئەوقافی چەمچەماڵ دەڵێت لەبەر خۆپارێزی زیاتر و ڕێگریکردن لە بەڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا باوبەشی لیژنەی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە چەمچەماڵ بڕیارەکەیان سڕ کردو و تەواوی مزگەوتەکان دادەخەن و تەنها بۆ بانگدان نەبێت لیژنەی خۆپاراستنی تەندروستی چەمچەماڵ و بەڕێز بەڕێوەبەری تەندروستی چەمچەماڵ ڕوونکردنەوەیەکی جوانی پێماندا ئەویش لەسەر ئەو زەرور و زیانانەی کە لە شوێنی WC و لە شوێنی دەستشۆرینەکانە هەن لە مزگەوتەکان کە ئەوان ڕایان گەیان کە دەیان قات زیاتر مەترسیەکە لەو شوێنانە هەیە وەک لە ناو حرەمی مزگەوت یاخود لە هەیوانی مزگەوت بۆیە ئێمە ئەمەمان زۆر بە هەند وەرگرت بە ئامانجی کەمکردنەوەی بەریەکەوتنی بە کۆمەڵ و خۆپارێزی لە بەڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا نزیکەی هەفتەیەکە بڕیاری قەدەغەکردنی نوێژی بە کۆمەڵ لە سەرجەم مزگەوتەکان دراوە و هەفتەی ڕابردووش وتاری ڕۆژی هەینی لە نێو مزگەوتەکان قەدەغە کرا بۆ کاتێکی نادیار ڕزگار جەبارێن ئارتی چەمچەماڵ